پەیام سەعید کاچی یەکەم برینداری خۆپیشاندانەکانی هەفتەی ڕابردووی قەزای چەمچەماڵ بەسەر دەکاتەوە. سەعید چیرۆکی ساتی برینداربوونەکەی لەلایەن هێزە ئەمنیەکانەوە بۆ پەیام دەجێڕێتەوە و دەڵێت لا یەکەم ڕۆژی خۆپیشاندانەکاندا لەلایەن پاسەوانەکانی لقی نۆزدەی پارتی دیموکراتەوە تەقەی لێکراوە و بریندار کراوە. تاکە داواکاری سەعیدیش ئەوەیە دادگا لەم جۆرە کەیسانەدا سربەخۆ بێت و بێلایەنی خۆی بنوێنێت و ڕێکاری یاسایی لەگەڵ ئەو کەسانەدا بگرێتە بەرکە خۆپیشاندەرانیان شەهید و بریندار کردووە. چوونە ناو بازار سێرەنگی خۆپیشاندان ئێمەش بە گەنجە خۆمان کردنە بۆ خۆپیشاندانتر ئاسایی شادوتی بڕۆن بۆ ژێر پردەکە بگرن ئەوەی سلێمانی کەرکووکتر ئێمەش ڕۆشین لە ژێر پرتەکەیا بووین هەنێ خەڵکی تیا بوو بەردوشتیە گردە ئاسایی شت ئەو تەقیان لێمان کرد ئەتر تەقیان لێمان کرد گشتی ڕایکرد ڕایان کرد بۆ ناو بازار دیسانەوە لە ناو بازار ڕایان کرد بەرولای قایم قامێت ئەو بۆ لای قایم قامێت شو ڕێگەیان لێمان کرد چون بۆ لای لقی نۆزدە لە بەردەم لقی نۆزدە بوو تەقیان لێمان کرد و خۆیان بەردیان تەگر بەخوا خەڵک بەتەمای بەرتێگردن نەبوو ئەو بوو خۆیان بەردوشتیان تێماگرێتە دەستیان کردە تەقە ئەو بوو کە ئەتام لە پێشمەوە و فشەکێکی بەرکەوت و منش فشەکێ دای لە ڕان و بریندار باڵێ باڵێ لە لقی نۆزدە بوو دڵنیام هیوادارین دادگا سەروەر بێت و بێ لایەنی خۆی بپارێزێت و برایەکی سەعید کاچیش باس لەوە دەکات سکاڵایان تۆمار کردووە و داواش دەکات چی دیکە لایەنە سیاسیەکان وەڵامی خۆپیشاندەران بە تەقا نەدەنەوە بەو پێی خۆپیشاندەران بێچەکن و هەڵگری داواکاری ڕەوان. سکاڵای یاساییمان لەسەر بەرپرسانی لەق تۆمار کردە و هیوادارین دادگا سەروەر بێت و بێ لایەنی خۆی بپارێزێت و حەقی ئەم برایەمان ببسەنێ. هیوادارین لەبارەکەی حیزبەکان با خۆپیشاندان بڕۆن بیناکەیان بستێنن باشترە لەوەی خوێنی گەنجێ بڕچێ بۆ تەقیان لێکە خۆی گشت لە بێپارەی و ئەوانەی خۆیان ناچنە بەردەمی نەزارە گەنجەکان من گشتی بێپارن بێ ئیشن داهاتی وڵات گشتیان دزیوە بردیانە بۆ خۆیان ئەیخۆن هیوادارم جارەتە تەقل نەکرێت و کەسی تر بریندار و شەهید نەبێ. ئەم خەڵکە داوای حەقی خۆیەکە هەر کەس داوای حەقی خۆی کا بێ بکوژدەیان بریندار کرێ هیوادارم ئەم جارە ئەم شتە دووارە نەبێتەوە کە کردیان بەرامبەر خەڵک نەوەڵای ئەمانەی بە یاسایی شتەکە بڕوات. لە حەوتی ئەم مانگەدا و هاوشێوەی بەشێکی زۆر لە شار و شارۆچکەکانی هەردوو پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ئیدارەکانی گەرمیان و ڕاپەڕین بەشێک لە هاوڵاتیانی قەزای چەمچەماڵ و ناحیەکانی دەوروبەری باهۆی خراپی دۆخی داراییان و نەبوونی خزمەتگوزارێ سەرەتایەکان ڕۆژانە سەر شەقامەکان و بۆ ماوەی 3 ڕۆژ بە بەردەوامی خۆپیشاندانیان ئەنجامدا. دواتر و بە بەکارهێنانی هێزی سەربازی دەنجی ناڕەزایەتی هاوڵاتیان کبکرایەوە. لە ئاکامی تەقەی هێزە ئەمنیەکانیش لە خۆپیشاندەران زیاتر لە 15 هاوڵاتی بریندار و 2 هاوڵاتی دیکەش لە سنوورەکەدا شەهید بوون. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام چەمچەماڵ